هەروەها لە هەولێری شۆمیوانێکی دیکەم لەگەڵ دەبێت سەبارەت بە هەوڵەکانی کورد بۆ پێکەنانی حکوومەتی داهاتوی عێراق بە تایبەتی کە ئەمڕۆ بڕیارە سەرۆک مەسعود بارزانی لەگەڵ پافڵ تاالبانی سەرۆک یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبێتەوە بۆ یەکلایکردنەوەی ئەو پرسانی کە لە نێوان پارتی و یەکێتیدا بە تایبەتی و پۆستانی کە پۆستی سەرۆکۆمار گرنگترین یانە قسە و باس بکەن. بەڕێز ئەحمەدکانی ئەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە هەولێرەوە لەگەڵم دەبێت لە بەڕێزیان زیاتر دەپرسم. بەڕێز ئەحمەدکانی ئەم کاتت باش هەوڵەکانی پارتی دموکراتی کوردستان بەردەوامن بۆ لێک نزیکردنەوەی لایەنە سیاسیەکان و یەکریزی نێوماڵی کورد بۆ چوونە بەغدا. پارتی لەم هەنگاوانەدا چی گرنگی دەستخستووە و چ هەوڵێکی دیکە لە داهاتوودا بەردەوام دەبێت؟ ئەو کاتەی بەڕێز و بینەران باش لە ڕاستیدا وەکو خۆتان دەزانن ینی هەمیشە پارتی دیموکراتی کوردستان لە هەوڵدایە بۆ گەیشتن بە ڕێککەوتن لەگەڵ هەموو لایەنە سیاسیەکان و ئەوەی گرنگە کە وەکو دوو لایەنی سەرەکی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی بگەنە ڕێککەوتن و ئەو ڕێککەوتنەوەش بەڕاستی بە ڕەزامەندی هەموو لایەنەکانی تر بێت لەبەرەوەی یەک ڕێککەوتنی کورد و کوردستان لە هەرێمی کوردستان بە تەکید دەرەنجام و دەستکەوتی باشی دەبێت لەبەرەوەی ئێمە تەجروبەی لەوە پێشترمان هەیە کە هەر کاتێک کوردی یەک دەست بوو بێت ئامانجەکان هەم خێراتر و هەم بە گەورەتر دێنە دەست. لێرەش ڕێککەوتن ئەکید بنەمای دروستی خۆی هەیە ینی ڕێککەوتن بۆ ڕازیکردنی یەکتر نییە بەڵام لە پێناو بەرژەوەندی گشتی هەرێمی کوردستان دەبێ هەموو کێشەکان چارەسەر بکرێن یا هەموو کۆسپەکان بچووک بکرێنەوە لەبەرەوەی ئێستا دەرفەتێک هەیە بۆ گەلی کوردستان ناکرێ و دەرفەتە لە دەست بدرێت بە تایبەتی لەو ئاشوبەی ئێستا لە عێراقدا هەیە. خۆتان دەبین کە وەزای عێراق وەزایشی یەکجار خراپە و ناشمانەوێت کاردانەوەی ئەو خراپیە لەسەر هەرێمی کوردستان ڕنگدانەوەی هەبێت. بەڵێ ئایا پارتی و یەکێتی لەسەر یەک کاندیدی هاوبەش بۆ پۆستی سەرۆکۆماری عێراق ڕێککەوتوون یان نا؟ هەوڵ دەدرێت بۆ ئەوەی ڕێک بکەون ئەگەر ینی معلومی هەموو لایەکە ئەگەر ڕێک نەکەون بە تاکید ئەو کاتە ئەو هێزەی کە پێویستە کوردە هەیبێت لە بەغدا لە ئا ساوەڕوانی دانابێت وا باشترە بەڕێککەوتن بەیەکەوە بچینە بەغدا. بەڵێ باس لەوە دەکرێت کە یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستەکانی بەغدای بە هەرێمی کوردستان بەستۆتەوە. ئێمە تا چەندە ڕاستە لەگەڵ پارتی لەم بارەوە تا چەندە وتوێژ کراوە پارتی بۆ چوونی سەبارەت بەم هەڵوێستانە چی دەبێت؟ بەڵێ تەبیعی هەر کات و سات و ئەوەی خۆی هەیە ینی پێوەری خۆی هەیە ئەوەی بەڕێزت باز دەکەی بەستنەوەی بەغدا بە هەرێمی کوردستان لە ئێستادا ینی هیچ ئەوەشی نییە هیچ بنەمایەکی نییە لەبەرەوەی ئەوەی استحقاقاتی ئینتیخابیە و بە پێی استحقاقاتی ئینتیخابیش هاوچێشەکان زۆر ڕوونن بەڵام لەگەڵ ئەوەشدا شتێک زیاتر یا کەمتر لە پێناو بەرژەوەندی گەلی کوردستان ئەوە کارێکی پێویستە. یعنی ئێمە با هەوڵ دەین لە خاڵە ئیجابیەکانی نێوانمانەوە دەست پێ بکەین بەوەی زووتر بگەینە ڕێککەوتن ئەوها باشترە. و ئەوەش بەڕاستی هاوکاری هەموو لایەنێکی دەوێت یانی دەبێت هەمومان ئیستعدادی ئەوەمان تێدا بێت کە لە پێناو بەرژەوەندیە باڵاکانمان بیر لە بەرژەوەندی تەسکی حزبایەتی نەکرێتەوە و ڕێزیش لە دەرەنجامی هەڵبژاردنەکان وەگیرێت. ئەگەر نایمە هەڵبژاردنەکان تەنها پرۆسەیەکی ڕووکەش نییە لە کوردستان ئەنجامی دەینیا لە بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراقیش هەم خۆمان ماندوو دەبین هەم خەڵکی ئێمە ماندوو دەبێت دانێنی لەسەر سندوقی دەنگدان کۆمەڵێک پرۆسە هەیە خۆتان دەزانن هەم لە ڕووی تەکنیکی هەم لە ڕووی سیاسی ئابووری تاکو ئەو دەنگانە بەدەستێن بۆیە پێویستە ڕێز لەو دەنگانە بژیرێت نەک دواتر ئەگەر حزبێک بەدڵی نەبێت ئیتر هیچ ڕێزێک بۆ دەرەنجامی هەڵبژاردنەکان دانێنێت. ئەوە خۆی لە خەوەیدا کارێکی تەندروست نییە کارێکی باش نییە
بۆیە هەموو شتێک دەبێت ینی لەو چوارچێوەی مەفاهیمی ئەنجامدانی پرۆسە دیموکراسیەکان و دەرەنجامی پرۆسە دیموکراسیەکان بێت. بەڵێ ئەمڕۆ لە پیرمام سەرۆک بارزانی و پافڵ تاالبانی کۆ دەبنەوە سەبارەت بە یەکلایکردنەوەی کۆیەم بابەتانێک کە لە بەغداوە هەیە هەروەها هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان و کۆمەڵێک پۆستی دیکە یا بابەتی دیکە کە لە نێوان پارتی و یەکەتیدا هەیە پێتان وایە دەست پێشخەریەکانی سەرۆک بارزانی و لێک تێگەیشتنی لایەنەکان بۆ کۆبوونەوە لەگەڵ یەکتر تا چەندە کاریگەر دەبێت بۆ هێورکردنەوەی ئەم بارودۆخە و هەروە گەیشتنە ئەنجامێکی هاوبەش. هەمومان دەزانین کە سەرۆک بارزانی ئەمڕۆ کەسایەتیەکی کاریزمایی و مەرجعیەتی هەیە لە کوردستان بۆیە بەتاکید دەست پێشخەری جەنابیان هەم لە ڕووی سیاسی هەم لە ڕووی واقعی ئەمڕۆی کوردستان قورسایی و سەنجی خۆی هەیە و بەڕێزیشیان قەت ڕۆژێک لە ڕۆژان هەسمان نەکردووە تەنها وەکو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان تەسەڕف بکات بەڵکو هەمیشە ئەوەی لە بەرژەوەندی گەلی کوردستان بووە ئەو هەنگاوانەی ناوە ومێت دەکەین هەم دانیشتنەکانی پێشووتری بەڕێز بافل تاالبانی لەگە جەنابی سەرۆک بارزانی و هەم ئەم ڕۆژ دەرەنجامی باشی هەبێت و گەشتبینیشین بەوەی کە دەرەنجامی باشی دەبێت. بەڵێ بەڕێز زەحمەتکانی ئەندامی سەرکردایەتی پارتی دموکراتی کوردستان لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سپاس. زۆر سپاس.